سڵاوتان لێ بێوم کاتان باش ڕزگار جەبارم بەرنامەیەکی نوێی ماجی کێنەتان پێشکەشەکەم هاتوومەتە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە بازرگان و خاوەن کۆمپانیەکانە پرسم سوود و گرنگیەم پێشانگای نێودەوڵەتیانە چین دیارە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە هەولێر و سلێمانی ساڵانە چەند پێشانگایەکی نێودەوڵەتی ئەکرێتەوە ئاخۆم پێشانگای نێودەوڵەتیانە توانیویانە بازرگان و کۆمپانیا بیانیەکان ڕاکێشن بۆ هەرێمی کوردستان ئایا توانیویانە قازانجی یابووریانە بێ و ببنە ناوەندێک بۆ پێشخستنی کەرتی یابووری پیشەسازی ئەمانە چەند پرسیارێکی تر ئاراسی چین و توێژە جیاوازەکان و بە دیاریکراویش بازرگان و خاوەن کۆمپانیەکانەکەم لەگەڵ ما بن. کردنەوەی هەر جۆرە پێشانگایەک لە هەر بوارێکا بێت تایبەتبەندی خۆی هەیە بۆ نمونە لە ساڵانە لە شاری سلێمانی لە بینایی پێشانگای نێودەوڵەتیە پێشانگای کشت و کاڵی ئەکرێتەوە نێواتە و ئامێرە کەلوپەلێ کشت و کاڵانی کە تازە هاتۆتە ناو هەرێمی کوردستانەوە و بازرگانەکان لە وڵاتان یاخود لە ناوخۆیان بەرهەمیان هێناون مایشیەکەن پێشانگامان هەیە تایبەتە بە وە بەرهێنانوەکەی نیشتە جێبوونەکان کە ئەم پێشانگایانە هەموو ئەو جۆرە ئۆفەر و نوێیانە لە خۆ ئەگرێکە کۆمپانیەکان لە ناوخۆیان بۆ هاوڵاتیانی دابینەکەن پێشانگامان هەیە تایبەتە بە کتێب کەوات هەموو جۆرە کتێبە نوێیانی کە لە ئەو ساڵەیە دەرەچێت نمایشەکرێت یایدا داشکان بۆ هاوڵاتیانەکرێت یایدا هاوڵاتیان سوودمە دەبن لە دەستکەوتنی ئەو جۆرە کاڵایانە کە بە شێوەیەکی هەرزان بێەوە ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی پەیوەندیەکی بەهێز لە نێوان بازرگانانی خواری و عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو بازرگانانی کە لە شاری سلێمانی وەکالەتی کۆمپانیا جیهانیەکان وەرەگرن یاخود وڵاتانی دراوسێ لە پێشانگاکانە نمایشی ئەکەن بەمەش بەشێکی زۆر لە بازرگانان سەردانی پێشانگاکەکەن ئەبنە بریکاری ئەو کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان بوونێتەوە وەکیلی وڵاتان کەواتە ئەمە سوودێکی باشە گەیەنێ بە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی. ئەم پێشانگای نێودەوڵەتیانە یەکێکە لە هۆکارەکانی پێشخستنی کەرتی پیشەسازی و کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانی یاخود لە هەولێر کە لە ساڵانی ڕابردووە و لە داهاتووشا پێم وایە ئەکرێت هۆکارەکەی ئەوەیە کە بۆ نمونە تۆ لەم کاتانەیە کە پێشانگاکی نێودەوڵەتیەکەی ئەو براندانەی کە توانای نەبووە بێتە ناو شارەکەتەوە و ئۆفیس دانێت و خۆی ڕیکلام بۆ خۆی کاومارکتینگ بۆ خۆیکە ئەتوانێت لەم پێشانگایە بە کولفەیەکی کەم بە توێچوویەکی کەم بتوانێت بەشێکی باش مارکتینگ بۆ خۆی بکە و ئێرە بێ بە سنتەرێک بۆ کۆبوونەوەی خەڵکی بۆ نمونە کەسێک دێ براندێکی پێ لە ناو سلێمانیە ئەوێ مارکتینگ بۆ خۆی کات و کاڵاکەی خۆی بڵاو کاتەوە ئەو بێت تەختی هەموو سلێمانی بکە هەموو سلێمانی و تەبان دەوروبەریشی بەڵام تۆ کە ئەڵێ لە جێیەکی ئاوایە پێشانگایەک ئەکرێتەوە خەڵک بێت بووی لەم پێشانگایە تۆ لە 4x4 5x5 لە مەسافەیەکی وا کەمە بزنس کارتت هەیە بابەتی مارکتینگ و ڕیکلامینی خۆتت هەیە خەڵکێکی زۆر دێ لە ماوەیەکی کەمە کە ئەتوانی بڕاندینگ و مارکتینگی خۆت لەو ڕێگایە بکەیت کە دەستەکەی بکردنەوەی پێشانگا تەوان هەموو شتێک ئەڵێ دیوارێک لە بلۆکێکەوە دەست پێکا بلۆک تا دیوارێکی گەورە دروستە بێت ئێمە ئەگەر بین مقارنەی خۆمانکەین بە پێشانگا هەرە گەورەکانی جیهان ناتوانانی بڵێ ئێمە لەو مستەوایان بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئایا لەو ڕۆژەی کە ئەم پێشانگایانە دروست بووە تا ئەمڕۆ پێشکەوتنی بەخۆ بینیوە منەڵێم بەڵێ زۆر بە دڵنیاییەوە لەبەرەوەی ئەم پێشانگایانە ئەگەر لە بیدایەتەوە حسابی کە تا ئەمڕۆ ئەگەر پێشتر بۆ نمونە دە کۆمپانیا بەشداری بکردایە ئەمڕۆ لەوانەیە بە سەدان کۆمپانیا چاویان لێ بێ و بەشدار ببن ڕاستە لەوانەیە لە چەند ساڵی ڕابردوودا پێشانگاکان جم و جۆڵ و بڵێن قەرەباڵغێکی زیاتریان بەخۆوە بینی بێت لەبەروی کە تازە بوون بەڵام لەبەر هۆی با بڵێن نەخۆشی کۆرۆنا و وەزعی ئابووری احتیمال لە چەند ساڵی ڕابردوو تۆزێک خاو بوو بێتەوە یان نەکرابێ هەر بۆیە ئەمە دیارە کاریگەری کردوتە سەر ئەوەی کە ئەم ساڵ یا ساڵانی داهاتوو تۆزێک با بڵێن کەمتر کۆمپانیا جیهانیەکان توانی بێتیان بەشدار بنیان بەشداری بکەن بەس هیوادارین لە داهاتوودا زۆر لە ئێستا باشتر ببێت ئێمە پێشتر لە هەموو پێشنگەکانە بەشداریمان کردو بە عامەک و کۆمپانیا هەلا بەشداریمان کردو بەڵام هەست دەکەیت ئەمە یعنی فیستیڤال جیاواز لەگەڵ پێشنگای نێودەوڵەتیە پێشنگای نێودەوڵەتی بۆ بزنسمان و بۆ ئەوانن کە دێن ئەانەی ببنە خاوەنکار یا بێنە وەکالەت وەربگرن یا بێنە ئیشکەن بەڵام سەرەکەی هەر لە پێشنگای نێودەوڵەتیە شت ئەفرۆشرێت یعنی وەکو بازاڕێکی لاتووە ئەمە
زەرری زۆر لە فیستیڤالە لە سیقەی فیستیڤالەکەدا لە ئەفو پێشەنگاکاتدا لە سیقادا کە جارێکی تر ئەو کۆمپانیا کە بەشداری نکاتەوە یان هەستکا بۆی کە زۆر خاوە زۆر خەڵکی سەدانی ناکات. باسەوەت کردت چەندی پێشانگای نێودەوڵەتی ترم بینی و لە وڵاتانی تر جیاوازی نێوانە پێشانگانی لە هەرێمی کوردستان بەڕێوەچی لەگەڵ وڵاتانی دراوسێت. وڵی فەرقی زۆرە پێشنگان دەوڵەتەکان بەعام بەشەکانی ئەوان گەورەترن جیاوازترن لە هەموو بارەکە ینی بەشداری پێکراوە زیاتر لێرە یان بواری مەسەرەن پیشەسازی بڵین کە لە مەعادن ئەوەی کە جیاز شتە لێرە بەشداری پێکراوە خۆی بیا خۆراکی بێ یانە بێت بەشەکانی جیاواز بێت لێرە هەمووی تێکەڵە ینی هەستەکەی خۆی کەمیشە زیاتر مەسەرەن هەندێک شوێنی تایە وەکو دەرماخانە وەکو مختەبە یانی چۆن ئەوەکەی پێشانگایە بێت خەڵک فەحسی خوێن لێرە بکات یان فەحسیش لێرە بکات بەقەت ئەمە جێی تێبینیە کە خەڵک جارێکی تر گاڵتەی بە پێشانگا دێت ینی لە چاو وڵات ئەو پێشانگایی کە وڵاتانی دراوسێ و هەنێ پێشانگای نێودەوڵەتی کە کراوەتەوە ئێمە بینیمە خەت شتیوان نەبینیوە لە هیچ شوێنێک کە لێرەی بینم. پێشانگا گەر بە واتە فراوانەکەی پێناسێکی بکەین چانسێکی گەورەیە پێش هەموو کەسێک بۆوانی کە سەردانەکەن. حاڵەتێکی من هەموو جارێک ئاماژەی پێم زۆر گرنگەویش لایەنی دەرونیە مەرجنی هەر کڕین و فرۆشتن بێت تۆی لێرە کۆمەڵێشتی جوانە بینی کۆمەڵێک کۆمپانیای ناوخۆی و دەرەکی ئەبینی کۆمەڵێ بەرهەمی تازە ئەبینی کە ئەمانە هەمووی ئەبێتە زانیاری تۆ بێتە معریفەی تۆ دواتر لە بازارەکان ناتوانانی سوود لەم کاڵایەنە وەرگری کە تۆ لە پێشانگایە تێستت کردووە ئەمە وەکو کەسێک کە سەردانەکە وەکو ئەو کۆمپانیانی کە بەشدارن بۆن منە کۆمپانیای ئێمە کلێر ئینێرجی بریکاری وزەبەخشێکی ئەڵمانیە کە لە ئەڵمانیاوە لە شەریکەوە کۆمەڵێ میوانمان بانگێش کردووە ئەمانە هەمووی کاریگەریکی زۆر باشیە لە بەرەوەی ئەوانیش کۆمەڵێ بەرهەمی ئێمە بینن بەرهەمی وڵاتی خۆیان هێنێرەوە لێرە ئەمە ئاڵوگۆڕێکی بازرگانی دروزە بێ پەیوەندێکی باش دروزە بێ لە نێوان چ کۆمپانیاکان خۆیان چ کۆمپانیاکان و بریکارەکان لە شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراق چ سەردانیکەران کە دێن لێرە کاڵاکانە بینن. یەکێک پێویستی بەشتیان دوکانێک میان محلێکی گەورەی هەیە یەک لێرە سیارەکان تاقی کاتە داوای لە ئەو کۆمپانیاکە کەشتەکەی ئەوی بەدڵە بۆی بنێ بە سیارێکی گونجاو جا استفادەکەی لەوایە ئەو سیارە گونجاوە ئەگەر بێنی بەسەرێکی گونجاوی بفرۆشتە لە بازارەکە شتێکی چاکە بۆ خەڵک بەڵام ئەو بیکرێ بە سەرێکی گونجاو بە گرانتر بیفرۆشێت ئیسفادەی نییە. جگە لە سەرمایهدار و بازرگانەکان هاوڵاتیانیش ئەتوان سوود لەم پێشانگای دەوڵەتیان وڵی بۆ چوونم وانە بەس سەرمایهدار من هاتووم لێرە پارچەی دوو پاچەشتە کڕم بەڵام سەرمایهدارەکە دە دەفتەر پ دەفتەر شتێکی واخ کللوپەلەکرێ و ئیسفادەی لێکە بەس من ئیسفادەی لێ ناکەم. دوجا سوودی هەیە بۆ ناوچەکە سوودەکەی لەوایە ئەو بازارڕە ئەو شتێک کە ئەو داوای ئەک پێچی لە بازارەکان نەبێ ئەمان بۆی پیاکردن بخەنە بازارە. طبعا پێشانگای دانان الهەرێما کوردستانی گرنگیە کە gelek qetê de heye bo xastan kompaniyê navxۆyî hevniyasîn ma beynawa çêdbî dîsan berhemê xwe navxۆyî nîşayê ku du den û da xelkê me jî bizanît me berhemê navxۆyê başî hey. Taban ez wekû me pişikdarî ez ji Duhokê hatîm kargeha NB kargeha qet taybet ev çêkirina doşekên springî û doşekên tenduristî û doşekên îsfencî. Me sud zanî em bêne vê pêşangeyê ku em ji karê xwe nîşa xelkê xwe yê bajarê Silêmaniyê den da bizanin ku berhemekê navxwî hey berhemekê kwalitiyeka başî hey. پێشانگای نێودەوڵەتیانەی هەرێمی کوردستان توانیویانە کۆمپانیا و بازرگانی بیانی وڵاتانی دراوسێی خواروی عێراق ڕاکێشنە هەرێمەوە لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی کۆنتاکت دروست بێ لە نێوان کۆمپانیا خۆماڵەکان و بیانیەکانە گرێبەستی کار دروست بێ. تاڕادەکی باشە ئەس نابێژم خرا یعنی gelek باشە ئەنج خراوە بەس تاڕادەکی باشە ئەف پێشانگە طبعا ئەگە کۆنتاکتێک هەبیت ما بەیناڤێرێ و ناڤاڕاستە عێراقی طبعا دشین کۆمپانیەت ناڤاڕاستە عێراقی بکێشنە vêrê dîsaniyên vêrê biçine navaڕاستە عێراقی طبعا هەر پێشانگەکە ببیت هەکە هەمی مەتەن خۆ دەولەتێت بیانی ژە پشکداریە بکەندێ کۆنتاکت ما بەینا هەرێمێ و دەولەتێن دیژێ چێبیت بۆ بازرگانیە بۆ هەرێمێ. ئەوەی بینەر و بیسەری بوون ڕای بەشێک لە چین و تۆژە جیاوازەکان بوو لەسەر ڕۆڵ و گرنگجی پێشانگانە دەوڵەتەکان کە لە هەرێمی کوردستان دەکرێنەوە وەک خۆتان بینیتان زۆرینەیان پێیان وابوو کە ئەم پێشانگایانە هۆکارێکی باشن بۆ پێشخستنی کەرتی ئابووری و پیشەسازی لە هەرێمی کوردستان. تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.